بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی کتێبی وتەی زاناکان و باوەڕ بەخوا، نووسینی ئەحمەد کاکە مەحموود، تایپ و دیزاین کۆمپیوتەری ستایل، نۆبەتی چاپ دووەم، تیراژ 250 دانە، ساڵی چاپ 2017، خوێندنەوەی هێمن گەردی. هەڵەبڕین ڕێبین کازم محەممەد. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. پێشەچی، کاتێ مرۆڤ دێتە جیهانەوە ئەبێ بزانێت فەلسەفەی هاتنی چییە، چۆن هات و بۆچی هات، چێ هێناویەتیە جیهانەوە. ئەبێ بزانێ تا سوپاسی بکات و ڕێزی لێ بگرێ. بۆیە زانەکان کەوتنە ئەم دی و ئەو دیوکردنی بوونەوەر، هەریەکەیان لە سوچێکەوە تا بە حەق و ڕاستی شاد بوون و دەستیان نایە ناو دەست و دەمیان نایە ناو دەم، سەرنجام گەواهیاندا لەسەر بوونی خوا. ئینجا منیش وەک قوتابیەکی قورئان پێنووسم گرت بەدەستەوە و هەستام بە نووسینی ئەم نامیلکەیە، هەرچەندە ئەم باسانە زۆر قوڵ و بێبنن کە بریتە لە وتەی چەند زانایەکی هەڵکەوتووی جیهان و هەڵسەنگاندنی وتەکانیان و لە بێژینگدانیان. هەروەها هۆ بۆ هەڵبژاردننی ئەم زانایانە ئەمە بوو کە ئەم زانایانە لە وڵاتی ئیسلامیدا نەژیاون تا بگوترێ ژیانگا یان بیئە باوەڕی فەرز کردۆتە سەریان، یان گومانی ئەویان پێ ببرێت کە خۆیان گوتەنی بە کرێگیراوی ئیسلام بن. هەروەها وتە و ڕای ئەو بلیمەتانە دەستی هەموو مرۆڤێکی خوانەناس ئەگرێت و خوای بۆ ئەدۆزێتەوە لە جیهانی ماددەدا. هەرچەندە کە سەرنجیش دەدەم سوپاس بۆ خوا ئەو شەپۆڵە بۆگەنە لە وڵاتی ئێمەدا خاوەن ڕەگ و ڕیشە نییە تا مەترسی لێ بکرێ، بەڵکو وەک مۆدێل بەدیەکرێ، واتە هیچ جۆرە بیمێکی لێ ناکرێ، چونکە تەمەنی مۆدێل زۆر کورتە. ئەمە لەلایەک، لەلایەکی ترەوە وشەی زانیاریش کە مادیەکان بە خوای دائەنێن پشتگیری ئێمەی خوانازەکات سەبارەت بە بوونی ئەڵڵا. لە بەرنامەی ژیانماندا قورئان 811 جار وشەی علم هاتووە، هەروەک وشەی ئیمان 811 جار هاتووە. ئەمەش ئەوەمان نیشانەدات کە ئەم دوانە علم و ئیمان دوانن، بەومانەیە بە یەک شاڕێگەدا ئەڕۆن و دژی یەکتر نین. مرۆڤە دەنە بەر بەرەو لوتکەی بەرزی ژیان، بەڵام وشەی بێباوەڕی کوفر 697 جار هاتووە. ئەمەش ئەوەمان بۆ دەستنیشان دەکات کە خوانەناسی لەگەڵ زانیاریدا دوورن لە یەک، هەروەک ئەمەمان بۆ ڕوونەکاتەوە کە باوەڕ لەگەڵ زانیاریدا هاوشانن. بەو واتایە لەم ڕۆوە ئەم خشتێمان دەزەکەوێت. ئیمان باوەڕ 811 جار هاتووە لە قورئاندا، علم و زانیاری 811 جار هاتووە لە قورئاندا، کوفر و بێباوەڕی 697 جار هاتووە لە قورئاندا. دانەر 16 ڕەمەزانی 1398 کۆچی بەرامبەر بە 19 هەشتی 1978 میلادی. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. چەند پیلانێک دژی ئیسلام. لاپەڕا 5. ئاینی پیرۆزی ئیسلام لە سەرەتای پەیدابوونیەوە تا ئێستا چەندەها هەوڵ و کۆشش دراوە بۆ دوورخستنەوەی لە کۆمەڵ و کۆمەڵگا، بە سەدەها فێڵ و تەڵەکە ساز دراوە لەلایەن دوژمنانیەوە بۆ لیخنکردن و بێتامکردنی لە لای چینی لاوان، هەروەک چەندان هێرش و هاشاڵی بۆ هێنراوە لە دەرەوە و ناوەوە. با ئەوەشمان لەبیر نەچێ کە شێوەی پیلانەکەیان ئەگۆڕێ بە پێی شوێن و کات و دەسەڵاتی ڕۆژانەیان. لە چەرخی پێغەمبەرماندا محەممەد صلی الله عليه وسلم ئەوانەی کە بەرژەوەندیان ڕووخا و گڵۆڵەی ژیانیان کەوتە لێژیەوە و چینی چەوساویان لێ هەلپەڕی، دەستیان کرد بە بڵاوکردنەوەی پڕوپاگەندە و چاوڕاکردن لە دژی پێغەمبەر و بەرنامەکەی. هەرچەند بە حەپەی سەگمان گڵاوی نابێ، تەنانەت ئەوە بوو بێ پێچ و پەنا پێیانەوت تۆ جادوکەری، پڕوپاگەندەچیت، درۆزنیت، نوقلانە لێدەریت. هەروەها ئەمەیان پێوت دوای ئەوەی کە ناوبانجی ڕاستگۆیی دەرکرد بوو
لە ناویاندا پێیانەوێت ئەم قورئانە درۆیە و دەست هەڵبەستی خۆتە واتە لەلایەن خوداوە نەهاتووە. اینجا پێغەمبەر صلی الله عليه وسلم وەک چێو بەرامبەریان وەستا و بەڵگەی زۆر وردی بۆ هێنانەوە و زۆر بە ئارام و لەسەرخۆ 13 ساڵ لەگەڵیان خەریک بوو بۆ چەسپاندنی بوونی خوا و یەکتایی خوا بێ ئەوەی لە کەست و ڕە ببێت یان کەسێک دەربکات لە کۆڕەکانی دانیشتنیدا یان ناوچاو گرش بکات و بڵێ ئێوە نەفرین لێکراون خوانەناسن کافرن من جارێکی تێر وتوێشتان لەگەڵ ناکەم. نەخێر هەرگیزا و هەرگیز بە هیچ کڵۆجێ ئەم موشانەی بەکار نەئەهێنا چونکە پێغەمبەر درودی خودای لەسەر بێت ئەیزانی کە ئەمانە نەخۆشن نەخۆشی بیر و باوەڕ پێویستیان بە چارەسەرێکی زۆر ورد و لەسەرخۆ هەیە نابێ ئازاری دڵیان بدات بەڵکو ئەیویست وردە وردە بیان بوشێنێتەوە باوەڕ بکات بە خۆراکی دڵ و دەرونیان بە چەشنێک خەریک بوو تۆ ئەتوت لە کۆلێجی دەروونناسی دەرچووە بەم شێوازە توانی خونچە گوڵی ئاواتی خۆی لە دڵیاندا بپشکوێنێ لەو لاشەوە ببێ بە تاکە نمونەیەک بۆ ئەوانەی کە ئەبن بە هەڵگری مەشخەڵی ئاینی ئیسلام کە هەرکات دەستیان کرد بە بڵاوکردنەوەی بەرنامەی ئیسلام ئەبێ وەک ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم وابن نابێ لە کەس تووڕە ببن نابێ بە کافر بکەونە دوای کەسێک گومان لە دڵیان بێت سەبارەت بەبوونی خوا وازی لێ بهێنن و بەرەڵای بکەن و لە دڵە ڕاوکەی خۆیدا بتلێتەوە چونکە مرۆڤی خواناس و دۆست بە ئاین بە جار و دووجار یان بە ساڵ و 2 ساڵ کۆڵ نادات و پشتی لێ سار ببێتەوە بەڵکو لە ماوەی ژیانیدا بێوچان نەبێت تا نەمامی باغی دێتە بەر ئابە و جۆرە ساڵ هات و ڕۆیشت هێرش بۆ سەر ئیسلام هەر لە برەودا بوو تا خول بە خول سەرەی سەدەی 20م هات سەدەی زانیاری و زانست سەدەی پشکنین بۆ شایی ئاسمان سەدەی ڕووناچی سەدەی تەکنەلۆژیا کەچی مرۆڤەکانی ئەم سەردەمەش دوای مادەی ڕق و تەق کەوتن و کردیان بە خوای خۆیان چونکە بە وردبینی ڕاستەقینە تەماشای بوونەوەریان نەکرد واتە لە باتی دار و بەردە کۆنەکەی جاران هەڵیان کوتایە سەر مادە ئەم گومڕایی و سەر لێ تێکچوونەی ئێستا پەتر جێگەی ڕەخنە و لێکۆڵینەوەیە چونکە مرۆڤ بێ لە بەرتیشکی زانستدا خەریکی لێکدانەوە بێت بێ لایەنگری تا بە واقع و ڕاستی ئەگات بەڵام مادە پەرستەکان با کەڕی و کوێری دوای ئەوەش کە زانیاری بوونی خوای بێسەلماندن لە بەر بەرژەوەندی خۆیان دوای مادە کەوتن لەم چەرخی ئەتۆمەشدا مادەیان ناونا خوددا کاتێک ئەویشیان بۆ نەچوە سەر چونکە زانیاری جێگەی پێلاقکردن داوای بێناوەڕۆچیان بە پوچەڵ مایەوە اینجا پەنان بردەبەر تاشینی چەند وشەیەکی قەڵە و زل بە جۆرێک کە هەر نەشارەزایەک ئەو وشانە ببیستێ لەبەر قەڵەی و زلیان واقی وڕەمێنێ وازانێ ئیتر هیچیان نهێشتوێتەوە و بوونەتە بەدیهێنەری بوونەوەر خۆ لە ڕاستیشدا نەیانتوانیوە تەنها پەلکە پوشێ لەم گەردونە زیاد بکەن و بیهێنە قاڵب و ڕیزی بووەکانەوە ئەو شتانش ئەوان ناوی گەورەی لێنێن وەک فیسیۆلۆژیا تەکنەلۆژیا یاسا سروشتیەکان و تا دوایی لە بوونەوەردا زۆر و زەبەندەن واتە ئیشی ئەوان تەنها تێکەڵکردن و ناونانەکەیە دەی ئایا تۆ شارەزای ماڵی خۆت بیت و ناوی شتومەکەکان یەکە بزانی ئەمە جێگەی سەرسوڕمانە مەبەستیشان لەم فڕوفێڵ و تەڵەکەیەدا تەنها ئەوەیە کە وشەی ئەڵڵا سبحانەه وتەعالا بسڕێتەوە لە سەرزاری کۆمەڵگە و پاڵ بدرێت بە خوای تازدەوە مادەی بێهەست و نەست واتە تەنها لە وشەی ئەڵڵا ئەترسن و ڕائەکەن لە هەمووی خراپتر ئەوەیە کە ئەم پڕوپاگەندانە ئەسەپێنن بەسەر زانیاریدا و ئەڵێن زانیاری ئەیسەلمێنێ کە مادە بەدیهێنەری بوونەوەرە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بێباوەڕی لە چیەوە پەیدا بێت لاپەڕا 8 ئەو شتانەی ئەبن بەهۆی بێباوەڕی و خوانەناسی زۆرن بەڵام زانای فیسیۆلۆژی و کیمیاگەری دکتۆر دۆلۆر ئۆسکار دەڵێ هۆی سەرەکی بۆ بێباوەڕی ئەگەڕێتەوە سەر 2 خاڵی سەرەکی یەکەمیان هەندێک کۆمەڵ و ڕێکخراو دروستکراون لەلایەن ئەوانەوە کە بەرژەوەندیان ناگونجێ لەگەڵ بناغە و ڕێبازی ئیسلامدا کە دژی ئیسلام بدوێن بۆی ئیسلام ناشیرن بکەن لە پێشچاو کۆمەڵدا
بەڵکو گڵۆڵەی ژیانیان سەرە و خوار نەبێتەوە وەک مشکی ئاو دەستخانەیان لێ نەقەومێ. دووەم، دەمارگیری و دواکەوتنی ئارەزوو هەوا و هەوەس، واتە داعیە و لوودبەرزی ئەبێتە هۆ بۆ باوەڕنهێنان بەخوا، چونکە کاچی ڕۆشنبیر بەلایە بە شوورەیە دابەزێت لەو ڕایی کە لەسەرەتی، با حەق و ڕاستیش دەرکەوێت وە خۆری بەیانی. ئەمانە هۆن بۆ ئەوەی هەندێ مرۆڤی بەکرێگیراو لە دەرەوە و ناوەوە هەستن بە بڵاوکردنەوەی ئیلحاد و بێباوەڕی، بەڵکو لە هەموو یاسا و ڕەوشتێکی بەرزی مرۆڤایەتی ڕزگاریان ببێت، سربەست و ئازاد بن بۆ بەجێهێنانی داخوازە ژەهراویەکانیان بە پەیخواست و مەبەستیان. هەندێک لە سەدەی بیستەمدا شەپۆڵی بێباوەڕی مڵقیدا بەو ناوە کە گوایە زانیاری و ئاین دژی یەکن و لە هیچ بوارێکدا ژیانی یەک ناکردنەوە. بەو واتایە ڕەچە و ڕێبازیان جیایە، هیچ پەیوەندیەکیان بە یەکەوە نییە، یان زانیاری چەسپاندوێتی کەمادە بێ سەرەتایە، یان زانیاری دان نانێت بە نادیاردا، یان تا دوایی. کاتی ئەم شەپۆڵە ڕوخێنەرەی یاسای مرۆڤایەتی هات لەلایەن ئەوانەوە کە زانست و پیتۆڵەکەیان کردرا بوو لەلایەن بێگانەوە، خۆ بەخۆ بێلێکدانەوە و بێژاندنی ئەم وتانە لاوەکان زۆربیان کۆشیان کردەوە و بەناو کۆمەڵی ڕۆشنبیرەوە بوون بە هەڵگری ئاڵاکەی. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. بۆچی لاوەکان دوای بێباوەڕی ئەکەون؟ لاپەڕە نۆ. هۆی وەرگرتنی ئەم جۆرە وشانە بێ هیچ مامەڵە و هەڵسەنگاندن و هەڵوێستێک ئەگەڕێتەوە سەر ئەم خاڵانەی خوارەوە. یەکەم، نزمی پلەی خوێندەواریان، چونکە زۆربەی ئەوانەی بوون بە هەڵگری بێباوەڕی دەرەکەوێ بڕوانامەیان یان شەشەمی سەرەتاییە، یان سێمی ناوەندیە، یان شەشەمی ئامادەیە، یان تازە دەرگای کۆلیژی کردوێتەوە. دەی با بەڕای هەموو مرۆڤێکی ژیر و هەستیار ئەم ئەندازە خوێندەواریە دەرمانی دەردیان ناکات. ئەشتوانم بڵێم بێجگەل لە ڕێ هەڵەکردن و چەواشە و سەر لێ شێواوی هیچی تر وەدەست ناخات. دووەم، ئەو شوێنەی تێیدا خوێنێ و تێیدا دەژی دەستی باڵای هەیە و دەوری سەرەکی دەجێڕێ لەم مەسەلەدا، وەک زانیاری دەروون ناسی دەڵێت منداڵ لەبەر سافی و بێگەردی دڵ و دەرونی چی بگوترێ یان چی بکرێت لە پێش چاویدا ئەوە وەردەگرێت، هەر ئەوەیش دەخاتەوە پێش چاو لە پاشە ڕۆژدا، کەوابوو ژینگە دووەم دایکە بۆ ئاڵوگۆڕی منداڵ. بۆیە هەندێ وڵات و شوێن کە بەیانیان خواردەمەنی دەدەن بە قوتابیەکان لە قوتابخانەکاندا، خواردنەکە لە کاتی تایبەتی خۆی ئەندازەیەک دوا دەخەن تا برسیەتی زۆریان بۆ دەهێنێ. ئینجا پێیان دەڵێن دەی هاوار بکەن لەخوا بانانتان بۆ بنێرێ. قوتابیەکان دەپارێنەوە لەخوا، خۆخواش نەیکردووە بەبا و نان بنێرێ و ببارێنێ بۆ کەس. کاتێ مسۆگەریان کرد کە قوتابیەکان بێهیوا بوون لەخوا، دێنەوە بۆ لایەن و پێیان دەڵێن خۆخوا بۆی نەناردن، دەی هاوار بکەن لە کارجێر و بەڕێوبەری قوتابخانەکە با بۆتان بنێرێ. ناچار دەست دەکەن بەڵاڵانەوە، ئینجا خێرا کت و پڕ خواردەمەنیان بۆ دەنێرێ. لە دواییدا دەڵێ ئایا خوا بۆی ناردن یان بەڕێوبەری قوتابخانەکە؟ ئابە و زۆرە کار دەکەنە سەر ئەو کۆرپە و ساوایانە و بە شوێنەی ڕێگەی ڕاستیان لێ دەگۆڕن و دەماری باوەڕبوونیان بەخوا دەمرێنن. سێهەم، ناگاتە پلەی لێکۆڵینەوە تا لە حەق و ڕاستی تێبگات، خۆگەر بگاتە ئەو پلێش خاڵی نابێت لە خاڵەکانی تر. لەولاشەوە ناوی خۆی بیستوێتەوە بە ڕۆشنبیر، دیسان بڕوانامەشی هەیە، ئیتر چۆن پەلامار بداتە کتێب و وێڵی حەق و ڕاستی بێت، پێشی بگوترێ ڕەجعی و کۆنەپەرست لە ناو بێڕی بیرتیژاندا. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. شیاوی برەوی ئیسلام لە جیهاندا. لاپەڕە 11. ئاینی ئیسلام هیچ کون و قوشبنێکی نەهێشتۆتەوە کە بەرنامەی بۆ دانەنێت و ڕێک و پێچی نەکات و یاسای زۆر گرنگ و قەشەنگی بۆ دانەنێت. بەدەیان زانە هەستان بە بەراوردی بەرنامەی ئیسلام لەگەڵ یاسە تازەکاندا کێشانەیان کردن، وەک یاسای ئابووری، کۆمەڵایەتی، ڕەوشتی و تا دوایی. سەرنجام بەرزێتی و شیاوی ئیسلامیان بۆ ڕوون بووە. ئەو بوو لە ساڵی 1938دا لە لاهای کۆنگرەیەکی یاساناسین دەوڵەتی المؤتەمەڕ القانون الدووەلی گیراو. ئەو کۆنگرەیە دانینا بەوەدا کە شەریعەتی ئیسلام یاسایەکی یەجگار وردە
دەستی ڕاکێشاوە بۆ هەموو لقێکی ژیان کەوابوو دەست دەدات بکرێت بەسەرچاوە بۆ یاسا تازەکان هەروە کۆنگرەی دەوڵەتی پارێزەران مؤتەمەڕ المحامیین الدووەلی لە لاهای ساڵی 1948 ئەم ڕاستیەی سەلمان هەروەک لە پاریس و لاهۆر ساڵەکانی 1953 تا 1957 کۆنگرەیەک بەسرا لەو کۆنگرێدا چەسپێنرا کە ئیسلام بەرنامەی ئێجگار فراوانە ئاینی ئیسلام ئاینی زانیاری و زانستە ئاینێکە شان بەشانی شەپۆڵەکانی زانیاری سەدەی 20م دەڕوات بەڵکو چاوساقیەتی ئاینێکە گونجاوی هەموو سەدەیەکە ئەگەر وانە ئەی بۆ لە وڵاتە ڕۆژاواییەکان پۆل بە پۆل خەڵک مسلمان دەبێت و باوەڕ دەهێنێت چۆن لە کانگای تەکنەلۆژیادا دێنە ژێر سێبەری ئاڵای ئیسلام ساڵی 1974 تا 1975 بوو 22,000 کەس لە یاباندا مسلمان بوون و ئیسلامیان کرد بە بڕوانامەی خۆیان هەروەک لە کۆریای باشوور سەرۆکی بوزیەکان کیم سانج باوەڕی هێنا و خۆی ناونا ئەبوو بەکر هەروەها لە ماوەی 4 ساڵدا واتە لە 1972 تا 1976 ژمارەی ئەوانەی مسلمان بوون لە کۆریا گەیشتە 7,900 کەس یابان مەڵبەندێکی ئیسلامی تێدا کراوەتەوە لە ژێر سەردێڕی المەرکەز الئیسلامی فی اليابان ئەم مەڵبەندە هەر لە سەرەتاوە بارەگایەکی زۆر بچووک بوو لە شاری تۆکیۆ بوو هەر لە پاڵ بارەگاکەشیدا مزگەوتێکیان دروست کرد بوو ئەم دەستگا ئیسلامیە پێکاتووە لە مسلمانەکانی یابان و دەرەوەی یابان و کۆڕی دەستگاکە پێکاتووە لە 11 کارجێر لە یابانی و تورکی و پاکستانی و چینی و عەرەبی پاش ماوەیەک سەیرکرا ڕۆژ لە دوای ڕۆژ خەڵک زیاتر ڕویان تێدەکات و باوەڕ دێنن ناچار بوون بەوەی بارەگاکەیان دەستکاری کرد و گەوریان کرد ئەم مسلمانانە زۆر شوێن ئەگەڕێن و بەرنامەی ئیسلام ڕاڤە ئەکەن ئینجا دوایی هەرکەس ئارەزووی خۆیەتی باوەڕدێنێت یان نا واتە دروشمیان دەقی ئەم ئاەتەی قورئانی پیرۆزە کە لە سوڕەی ئەلکەهەف ئاەتی 28 دەفەرمێت واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه ولا تعد عيناك عنهم تريد زينة الحياة الدنيا ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه وكان أمره فرطا واتە بە زۆر و بەهێز بیر و باوەڕیان ناسەپێنن بەسەر کەسدا ئەو شوێنانەی بزوتنەوەی ئیسلامیان تێکەوتووە ئەمانەی خوارەوە هەندێکیانن یەکەم دوورگەی هۆکایدۆ کە لە گەورەترین چوار دوورگەکەی یابانە و ئەکەوێتە لای باکووریەوە دووەم دوورگەی ئۆکیناوا سێەم شاری یائیزوو نزیکەی 200 کیلۆمەتر لە تۆکیۆ دوورە چوارەم شاری ناگۆیا کە سێهەم شاری یابانە و 300 کیلۆمەتر لە باشووری تۆکیۆیە پێنجەم سەندای ئەوی شارێکی گرنگی یابانە شەشەم شاری تۆکشیما و نارتۆ کە بە دووەم مەڵبەندی ئیسلامیە ناسرێت لە یاباندا حەفتەم کیوتو پایتەختی کۆنی یابان هەشتم کازاناوا گرنگترین تیشکی ڕۆشنبیرانی ئیسلامی تێدایە و 600 کیلۆمەتر لە تۆکیۆوە دوورە نۆیەم شاری تووتوری کە 800 کیلۆمەتر لە تۆکیۆوە دوورە دەی ئەگەر ئیسلام بە کەڵکی هەموو کات و شوێن و سەدەیەک نایەت یان لەگەڵ سەدەی زانیاری و تەکنەلۆژیادا ناگونجێت خۆیابان ئەمڕۆ لە جیهاندا دەنجی داوەتەوە بۆ پیشەسازی و شارستانیەت و تەکنەلۆژیا ئەی بۆچی بزوتنەوەیەکی گرنگی ئیسلامی تێکەوتووە بۆچی پیشەسازی کۆنەپەرستی ئیسلامیان پێ ناسەلمێنێ ئەوانەی لافی بێباوەڕەتی لێدەدەن بە ناوی زانیاری تەکنەلۆژیاوە دەمیان بووە بە تەڵای تەقی و هیچیان بۆ نەماوەتەوە چونکە ئێستا چرخی زانیاری و زانستە خەڵکی بە چاو و ڕاوی ئەوان هەڵناخەڵەتێت بەڵکو هەموو شتێک بە تەرازووی ڕاستیە کێشرێت سەرڕای ئەوەیش هەرچەندە سەیری پەرتووک و نامیلکە و کتێب و وتەی زانا و هەڵکەوتوەکانی جیانەکەین با کۆن و تازەوە پڕە لە باوەڕ بەخوا و دانانیان بەوەدا کە زانیاری دژی ئاین نییە و بەرنامەی ئیسلام بەرنامەی ێزگار ڕێک و پێکە هەموو شتێکی دەستنیشان کردووە بۆ ژیان جاوا لێرەدا بۆ پشگیری قسەکانمان باسی هەندێک زانا و شارەزای هەموو جۆرەکەین لەگەڵ بیر و ڕاو پێشنیاریاندا سەبارەت بەخوا و بەرنامەی ئیسلام خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات
گەواهی زانایان هەر یەکەیان لە بواری پسپۆڕی خۆیدا لاپەڕا چاردا. یەکەم پاسکاڵ فەیلسوف و بلیمەت دەڵێت مرۆڤی ژیر و هەستیار دوو جۆرە، بەشێکی خوای ناسیوە و خەریکی خوادۆزی خۆیەتی، بەشێکی تریش هێشتا خوای نەدۆزیوەتەوە بەڵام بێوچان لە هەوڵدایە بۆ دۆزینەوەی خوا. واتە بێجگە لەم دوو بەشە ئەگەر بەشێکی تر ببێت ئەوە لە ڕیزی هەستیارەکاندا دەرچووە با لە بەرخۆشیەوە خۆی بە ڕۆشنبیر دابنێت. دووەم دکتۆر مێریت ستانلی کۆنجدن، خاوەنی بڕوانامەی دکتۆرا و مامۆستای کۆنی زانکۆی تربنیتی لە فلۆریدی ئەندامی کۆڕی سروش ناسی ئەمریکا و شارەزا و بلیمەتی فیزیکی و پسپۆڕ لە دەروون ناسیدا دەڵێت ئەوەی لەم بوونەوەرەدان گەواهی دەدات لەسەر بوونی خوا، دەستی مرۆڤ ڕاکێشێ بۆ لای دەسەڵات و گەورەی ئەو، چونکە ئێمەی سروشناس کاتێ هەستین بە شیتاڵکردن و لێکۆڵینەوەی ڕواڵەتی ئەم بوونەوەرە تەنانەت بە شێوەی بەڵگەهێنانەوە بێجگە لە سەرنجدانی دەسەڵات و گەورەی خوا هیچی تر ناتوانین بڵین و بیکەین بە بەڵگا. سێەم دکتۆر راسل چارلز ئارتست دەڵێت من بیر و ڕام وایە هەموو خانەیەک لەو خانە زیندوانە بە شێوەیەک ئاڵۆزا کە تێگەیشتنیان گەلێک قورس و گرانە، کاتێ بە ملیۆنەها خانە پەیدا دەبێت ڕوبەری هەر یەکەیان پڕ بەدەم هاوار دەکات بەهێز و دەسەڵاتی خوا، گەواهی لەسەر دەدات، گەواهیە کە لەسەر بیرەوەری ژیری و زانست دانرابێت، جالەبەرەوە باوەڕێکی پتە و بەهێزم هەیە ببوونی خوا. چوارەم جارێک ڕۆژنامەنووسێک دەڕواتە لای ئەنیشتاینی بلیمەتی فیزیکی بەناوبانگ لە کاتێکدا کە لە نامەخانەکەیدا دانیشت بوو خەریکی لێکدانەوە و لێکۆڵینەوە بوو. ڕۆژنامەنووسەکە وتی دکتۆر ئایا زانیاری ڕێگە دەدات ئێمە باوەڕبێنین بە بوونی خوا؟ لە کاتێدا کە بوونی خوا شتێکی نادیارە و ناسێتە ژێر ئەزموونگەی زانیاریەوە. ئەنیشتاین وتی سەیری ئەم نامەخانە بکە بە هەموو پەرتووکەکانیەوە، ئایا هەر پەرتووکەی دانەرێکی نییە؟ ڕۆژنامەنووسەکە وتی بەڵێ هەموو پەرتووکێک دانەرێکی هەیە. دکتۆر وتی ئەگەر مناڵێک بێتە ئەم نامەخانەوە ئایا ئەو زانیاریانەی لەم کتێبانەدا دەیزانێ؟ ڕۆژنامەنووس وتی نەخێر. ئەنیشتاین وتی ئەی نووسەرەکان دەناسێ؟ ڕۆژنامەنووس وتی نەخێر. ئینجا ئەنیشتاین وتی ئایا هەر بەوەی مناڵەکە کتێبەکان نازانێ و دانەرەکانیشان ناناسێ ئابێتە بەڵگەی ئەوەی کە لەو نامەخانەدا هیچ کتێبێک نییە؟ ڕۆژنامەنووسەکە وتی نەخێر. ئەنیشتاینیش وتی کەوابوو بوونەوەریش بەم یاسا و ڕژێمەوە هەروایە. سەیرەوەی ئەوانەی کە بە سەدەها درۆ دەکەن بەدەم زانیاریەوە زۆربیان ئەنیشتاین وێردی سەرزاریانە و زۆر جاریش باسی بیردۆزەکانی دەکەن، کەچی جارێک باسی ئەم قسەی سەرەوەی ناکەن وەک پارێزیان بێت وایە تا لە زیندانی بێباوەڕی ڕزگاریان بێت. ئەنیشتاین چەندان وتەی بەرزی هەیە لەم ڕۆوە سەیر کە چی دەڵێت؟ خوا گاڵتە و یاری ناکات بەبوونەوە وەک ئێمە گاڵتە دەکەین بە تاوڵا. مرۆڤی ژیر و هەستیار باوەڕ ناکەم ڕۆژێ لە ڕۆژان بە دەروون و مێشکیدا بێت بڵێت زانیاری و ئاین دژی یەکن. زانیاری بانگەکات بۆ بێباوەڕی، زانیاری بێسەرەتایی مادەی چەسپاندووە. دوای ئەوەی کە سەرنجی ئەم وتەی خوارەوەی مامۆستا ئەنیشتاین بدات، زانیاری دوور لە باوەڕ وەک مرۆڤی شەل وایە، دیسانەوە باوەڕی دوور لە زانست وەک کوێر وایە. ئەگەر بوێرم بڵێم ئەڵێم خەلیفەی چوارەم عالی کوڕی ئەبوی تاڵیبیش خوا پلەی بەرز بکاتەوە فەرموویەتی بە زانیاری و زانست خوادۆزی و خواپەرستی دەکرێت، هەر بەهێزی زانیاری خوا دەناسرێت و بە تاکە بەرزترێت. هەموو ئاینێکی ئاسمانی پشتگیری زانیاری دەکات بێ جوداوازی لە نێوان ئیسلام و ئاینەکانی تردا. بەو واتە و مانایە هەر ئاینێک لە سەرچاوێکی ڕاست و تەواوە هاتبێ ئەوە چرای زانست هەڵدەکات بۆ مرۆڤ و هیچ جۆرە زانیاریەکان لێ قەدەغە ناکات مەگەر ئەو ئاینە دەستکاری و ئالوگۆڕ کرابێ و دەستی بەسەردا گیرابێ لەلایەن ئەوانەوە کە بەرژەوەندیان لەگەڵ هیچ ئاینێکی ئاسمانیدا ناگونجێت. پێنجەم دکتۆر لۆرد کلیڤن، داهێنەری گەرمی پێ و زانای سروشناس دەڵێت ئەگەر بە وردی خەریک بیت و بیری دیش بخەیتە کار، بێگومانم لە ئەنجامدا زانیاری ناچارت دەکات بۆ باوەڕهێنان بەخوا وتێکی ئەجگار بەرز و بەنرخە. بەڵام داخەکەم بۆ مرۆڤەکانی جیهانی موشک کە مادە سەردڵی گرتوون لەولایشەوە بە چاوبەستی دوژمن بە ئیسلام چاویان شەتەکەندراوە. شەشەم دکتۆر ئیدوارد ئۆسرکێسل،
پسپۆر لە زانستی ئاژەڵ و زیندەوەرزانیدا دەڵێت بێگومانم کە بیری ئاڵوگۆڕی دروستبووەکان فکرەت التەطەور الخەلق دژی بیر و باوەڕی ئاین نییە. سەرەڕای ئەوەش ئەشتوانم بڵێم پشتگیری باوەڕبوو نەکات بەخوا کەوابوو زۆر جێلی و خۆوێڵکردنە دان بنەی بە بیری ئاڵوگۆڕدا و کەچی ملەت جەڕێ بکرێت و دانەنرێت بەبوونی ئەو دووستکارەدا کە ئەم ئالوگۆڕە ئەکات و بەدی هێناوە. واتە ئەم ئالوگۆڕە نابێ بدرێت بەدەست سروشت و ڕێکەوتەوە. حەفتەم ئیڤڵی ئەندازیار کاتێ لێبەوە لە دروستکردنی بورجەکەی پاریس بۆ یەکەم جار ئەدیسۆن ڕۆیشتە لای و لە لاپەڕەی زێڕینیدا ئەم چەند وشەیی بۆ تۆمار کرد لە ئەدیسۆنەوە بۆ بەڕێز ئیڤڵ کە زۆر شایانیەوەیە گەورەترین و جوانترین سوپاس کە شایانی ئەندازیارانە ئاراستەی بکرێت و پتر لە هەمووان سوپاس و ڕێز ئاراستەی گەورەترین ئەندازیار خوا سبحانەه وتعالی بکرێت. هەشتەم دکتۆر ڕۆبێرت مۆریس بیچ داهێنەری ڕادار دەڵێت باوەڕهێنان بەبوونی خوا لەو کارانەیە کە لە قوڵایی هەست و ویژدانی مرۆڤەوە هەڵدەقوڵێت. نۆیەم ماکس پلانک ئەو زانا سروشتەی کە دەرگای خستە سەرپشت بۆ گاز بۆ نهێنیەکانی ئەتۆم ئەڵێت بێگومان ئاین و زانیاریە سروشتەکان شان بەشانە جەنگێن لە دژی بێباوەڕی و گومان و شتی هیچ و پوچ و خوڕافیادا. هاوار و بانگەواز لەم جەنگەدا لە هەموو کاتێکدا بێت تەنها بۆ لای خوا بێت. دەیەم پۆل کارسر ئایرسۆڵد دەڵێت ئەو شوێنەوارەی کە بەرچاومانەکەوێت گومانی تێدا نییە ئەوەیە کە ئەم ئادەمی زادە و ئەم جیهانە لە خۆیەوە پەیدا نەبوون و بێ سەرەتایش نین بەڵکو سەرەتایان بۆ هەیە هەر شتێکیش سەرەتای هەبوو ئەبێ بەدیهێنەرێکی هەبێت واتە ئەم بوونەوەرە هەتایی نییە خۆی لە خۆیەوە نەبووە کەوابوو ئەو مادیە بیر و باوەڕتەسکانەی کە دەڵێن شوێن دوایی نایەت و کاتیش نابڕێتەوە و هەمیشەیە لەبەر ئەوە دنیاش بە هەموو لایەکدا ڕاکشاوە بۆ سەرەوە بۆ خوارەوە بۆ لای ڕاست بۆ لای چەپ و دوایی نییە لە کاتیشدا نەسەرەتا بووە و نەکۆتاییە بێت ئەڵێن زانیاری بێت چەند و چوون ئەو باوەڕە مادیەی سەلماندووە کە جیهان دوایی نییە و شوێنیش دوایی نییە. ئەمە لە ڕاستیدا زۆر دوورە چونکە زانەکان زۆربیان ئەگەر نەڵین هەمویان باوەڕیان هێناوە بۆی کە بۆ دروستبوونی بوونەوەر سەرەتایەکەیە هەروەک سەلماندیشیان کە ناگونجێ مادە ئەزەلی بێت. ئەوە تا زانە گەردووناسەکان نەڵێن تەمەنی بوونەوەر 5 بیلیۆن ساڵە خۆ دیاریشە هەرچی سەرەتای هەبوو کۆتاییشی هەیە. سەرەڕای ئەوەش ئەگەرچی چاو بخشێنی بە فەلسەفەکانیاندا و وردبینی بکەین لەو بەڵگانەی ئەیانهێنەوە بۆ سەلماندنی کۆتایی نەهاتنی بوونەوەر ئەبینی هیچ بەڵگەیەک لەوانە پشتگیری قسەکان ناکات کە ئاڵێن زانیاری سەلماندی کە جیهانێکی تر نییە دنیای غەیب و ئەو دنیا نییە و ناش گونجێت ببێت سەرسام دەبیت نازانێت کام زانیاری و چ جۆرە زانیاریشان مەبەستە چۆن نەوێرن درۆی وا بەو قەڵەویە بکەن بەدەم زانیاریەوە چونکە دوای ئەو ڕستەیە کە ئەڵێت جیهان کۆتایی بۆ نییە یەکسەر ئەڵێت زانیاری بێچەند و چۆن ئەو باوەڕە مادی سەلماندووە کە جیهان دوایی نییە شوێنیش دوایی نییە زەوی وەک دەنکە لمێک وایە لە دەریای ئەم گەردوونەدا کە بێ کەنارە بۆ پێوانەی گەردوون کیلۆمەتر بەکار نایەت بەڵکو ساڵی ڕووناچی کراوەتە پێوانە واتە ئەو مادەی تیشکی ڕووناچی لە ساڵێکدا بە خێرایی جوڵانەوەی ڕووناچی دەیبڕێت 300,000 کیلۆمەترە لە چرکێکدا. ئێستا زانەکانی گەردوونناسی خەریکی لێکۆڵینەوەی ئەو ئەستێرانن کە 1 ملیار ساڵی ڕووناچی و پتریش لە ئێمەوە دوورن. ئەمە ژمانەی وایە کە ئەو ساڕوخەی بە خێرایی 50,000 کیلۆمەتر لە ساعاتێکدا بڕوات دوای 1000 ملیار ساڵ ئینجا دەتوانێت بگاتە جێ. ئەم دەورە ئەوەندەیە کە زۆر بەگران عەقڵ دەیبڕێت بەڵام سەرەڕای ئەوەش زانیاری دەڵێت ئەوە دوا مەنزڵ نییە. لە ئێواراندا تەماشای ئاسمان بکەن دەبینین بە ئەستێرە چنراوە هەموو ڕژێمی ئەم ئەستێرانەی کە ڕۆژیش بەشێکە لەوان و پێی دەوترێت خولگە و مەجەڕا ژمارەی ئەستێرەکانی ئەم خولگەیە 150 ملیار ئەستێرە دەبن. بە ملیۆنانی تر وەک ئەم مەجەڕێ هەن کە ئازانەکان توانویانە بەهۆی بەهێزترین ڕوانگەوە بەهۆی گەورەترین تەلسکۆبەوە لەو شتانە بکۆڵنەوە بەڵام ئەماش کۆتایی جیهان نییە. دەی من هەر خۆت ئەکەم بە ناو بژیکار ئایا ئەو بوونەوەرەی کە خاوەنی ئەوەندە یاسای گرنگ و قەشەنگ بێت کە هیچ ئەندازیارێک پێی پێنابات ئەگونجێت دەستکردی مادەی بێهەست و نەس بێت
لا کاتێکیشدا زانەکان ئەڵێن مادە بێوچان هەر لە کەمبووندایە و ئەچێتە سەروزە تا ئێستاش لە سەرچاوەیەکی ڕاستەوە نەبیستراوە کە وزا ببێتەوە بە مادە تەنانەت ئەم هەموو دەسەڵات و هێزەی سەدەی بیستەم نەیتوانیوە تاقە ئەتۆمێکی مادە کە بوو بێ بە وزە بگەڕێنێتەوە بۆ مادە ئەمیشەوە گەێنێت ڕۆژێک دێت هەموو مادەکان ببن بە وزە و مادە نەبێنێت و هیچ دیمەنێکی بوونەوەر ژیان نەمێنێ بێزگەشت لەمەش لەولاوە دەڵێن چۆن دەتوانن لە شتێک بکۆڵینەوە کە نەبیندرێت واتە ناتوانن بڕوان بەخوا ببێت چونکە نابیندرێت کەچی لەو لاشەوە دەڵێن بە ملیۆنەهای تر وەک ئەم خۆڵگەیە لە ئاسمان هەن واتە بێ ئەوەی بە چاوی خۆیان خۆڵگەکان ببینن باوەڕیان بەبوونیان هەیە کەچی باوەڕ ناهێنن بەبوونی خوا لە کاتێکیشدا هەردووشیان نادیارن ئەم مەسەلەیە بینینی خوا بە چاو باسێکی ئێجگار کۆن و وردە لەگەڵەوەشدا بیر و ئەندێشەیەکە لە ڕاستیەوە دوورە و نەبێ هەرچی چاو نەیبینێ چاو سنوورێکی تایبەتی بۆ هەیە نابێ ئەو شتەی ئەو ئێوێت ببینێت ئەوەندە نزیک بێت هەستی پێ نەکات سنووری هەیە بۆیە تلسکۆب و میکرۆسکۆپیان داهێناوە بۆ گەورەکردن و نزیک خستنەوەی شت زۆر شت هەیە چاو نایبینێت کەچی بە شوێنەواریدا ڕوونەبێتەوە کە هەیە وەک تیشکی ئێکس شەپۆڵەکانی بێتەل کارەبا چێ بینی کاتێک بەتەلەکاندا دەڕوات بێجگەلەوەی شوێنەواری هەیە بە فرگر ئەخاتە ئیش بەستەر سەهۆڵەکات کارگەکە کەوێتە ئیش تا دوایی چێ هەیە بڵێ هێزەکەم بینیوە چوارەم ئەتۆم چێ بوو پارسە و گەردیلەکانی بینی کەچی وڵات قەڵاچووە کات پێنجەم هەوا نەرم و ناسکە یان ئەو بایی بینی کە گەلێک وەک هۆزی عادی لەناو برد شەشەم هێزی ڕاکێشەر ئەلجاذیبیە کە ئەم زەوی مرۆڤەی بەستووە بەیەکەوە خان و کۆشکەکان ناکەونە کیشوەرێکی تر ئایا نیوتن هەر خۆیشی بەرچاوی کەوتووە حەفتام ئەقڵ و ژیری ئایا کەس ژیری بەچاو بینیوە هەشتام گیان و ڕۆح کێ هەستی پێکات و ئەبینێ نۆیەم ئێش و ئازار ئایا ئەو ئێشەی کە لە پەیکەرە ئێسکەکاندا هەیە ئێستا ناویان ناوە ڕۆماتیزم زانیاری لێ دەستەوەسان وەستاوە چونکە ئەیداتە بەر تیشک و لە تاقیکەدا پێوەی خەریگە بێت و هیچی تێدا بەدی ناکات ئایا ئەو ئێشە هەر بەمە نایەتە ژێر ئەزمونگەیت زانیاریەوە زۆر جێگە و شوێن و ڕێگە هەیە لەم جیهانە بەرپانەدا تۆ بە چاو نەتبینیوە و زۆر شار و وڵات هەیە ئایا ئەبێ نەبێت یازدەم منداڵ کە لەدایکە بێت لەژێر چاودێریدایە ئایا کەس پێزانێت کە چۆن گەورا بێت هەر ڕۆژەی چەند زیادەکات لەگەڵەوەشدا هەموو کاتێک لە نەشونمادایە کەوا بوو هەرچی چاو هەستی پێنەکات مانای نەبوون نییە لەگەڵەوەشدا چاو زۆر جار هەڵە دەکات ئەلیف زانە دەرووناسەکان دەڵێن ئەگەر چاو ببرێتە خاڵێک بە دیوارێکەوە ئینجا تەماشای دیوارەکەی بەرامبەری بکەیت ئەو خاڵا بینێ کە لەگەڵ ئەوەیشدا خاڵی پێوە نییە با چاو وازانێ سێبەر ناجوڵێ کەچی وردە وردە و لەسەرخوا جوڵێ جیم کۆڵەنانی جادوگەر چاوت تێبڕیوە کەچی هەندێشتی سەرسوڕهێنەر دێنێ بەسەرتا بێ ئەوەی پێی بزانی گوێش کە هۆیە بۆ دۆزینەوەی شت و هەستپێکردنی و نەبێ هەرچی دەنگ لەم بوونەوەرەدا هەیە بیبیستێ نەخێ سنوورێکی تایبەتی و دیاریکراوی هەیە بۆ بیستنی ئەو دەنگانەی لە نێوان 19 تا 20 هزار لەرەلەر و زەبزەبەدایە جا لەبەر ئەوەی ئەو دەنگانەی کە لە خوارەوەی هێزی بیستندان نابیسترێن یان ئەو شەپۆڵی دەنگانەی کە لە سەروی هێزی بیستنەوە نابیسترێن بۆیە زۆر جار هەڵاکات شت نابیستێ وەکو ئەلیف ئەگەر ئێمە لە ژوورێکی داخراودا دانیشین ئایا هیچ دەنگ و ئاوازێگە بیسین کەچی کەش و جەو پڕە لە لەرینەوەی دەنگەکان ئێهتزازات الئەسوات بۆ سەلماندنی ئەم قسەیە کاتێک دەنگ بڵاوکەرەوەکە ئەیکەینەوە هەموو جۆرە دەنگێکمان بۆ ئەهێنێ چ خۆش و چ ناخۆش بە دیواری ماڵەکەت نووساوە بە دیواری خانووی دراوسەکەتەوە ئایا گوێت لە قسە و پێکەنین و خۆشی و ناخۆشیان هەیە بە کورتی حەق نییە ئاڵای خوانەناسی هەڵگرێ هەر بەمە ئەو شتە نابینێ یان نابیسێ چونکە زۆر لە ئاژەڵ و گیان لەبەرەکان هەن ڕێژەی بیستنیان زیاترە لەو وەک شەمشەمە کوێرە زاناکان ئەڵێن لە ترکێکدا ئەندازەی ئەو دەنگانەی وەریانەگرێت ئەگاتە 60,000 لەرەلەر و زەبزەبە ئەمە مانای وایە هێزی گیان لەبەران بۆ بیستن زیاترە لە ئادەمیزاد بۆیە پێویستی بە ڕادیۆ و تەلەڤیزیۆن و تەلەفۆن و لاسلکی و ڕادار و تا دوای ئۆشتانە نییە دوازدەم ئەفلاتون
دەڵێت هیچ گەلێک ناتوانێت بە بەختیاری و ئاسوودەیی بژی تا پشت بەخوا نەبەستێت ئەو ڕاستی و دادەی کە ژیانی گەل بپارێزێ و لارە سەنگی نەکات بێزگە لەخوا لە کەسی ترەوە بەدی ناکرێت و ناگونجێت چونکە خوا سەرەتا و کۆتایی و ناوەڕاستە بۆ هەموو شتێک واتە لەخوا بەولاوە هیچ شتێک نییە هەرخوا تەرازوودا و مافی تاک و گەلیدایە داد و سۆز تەنها لە خودی خوادا پێشتاوەکەوێت باوەڕهێنان بەو خوایە بناغی هەموو ڕژێم و یاسایەکی مرۆڤایەتیە باوەڕ بەخوا شتێکی دەرونی کۆن و تازەیە و نەبێت تەنها لە چەرخی پێغەمبەر و یارەکانیدا بوو بێت دەست هەڵبەستراوی ئەوان بێت بیر و باوەڕ نەخۆشەکان دەڵێن گوایە لە کاتێکدا سەمکارەکان بە هەموو جۆر ستەم و گزیان لێکردن و ئەوانیش مسلمانەکان لەبەر بێدەسەڵاتی خۆیان وشەی خوایان تاشی بێت نەخێر چونکە ئەوەتە مامۆسای بەرز و هەڵکەوتوی یۆنانی ئەفلاتون پێش 427 میلادی لەدایک بووە ئەو وتە بەرزە و چەندان وتەی تری تۆمار کردووە و بیر و باوەڕێکی پاک و خاوێنی بۆ بەخوا و دروستکەری بوونەوە خوا دۆزیشی بۆ کردووە ئیتر ئەوانەی کە ئەو درۆ گەورەیە خەنە ناو کۆمەڵەوە کە ئەڵێن وشەی خواچینی چەوساوە و چینی بێدەسەڵات پاڵیان پێوەداوە و ئەجینان نییە وەک ئەوە وایە سەر بدەن لەبەر سەرنجام سەری خۆیان پان دەبێتەوە مێژوو پڕە لە ناوی گەورە و بلیمەت کە باوەڕیان هێناوە بەخوا سێزدەیەم ویلیام جێمس ئەڵێت مرۆڤ لە ڕێگەی ئاینەوە ئەتوانێ هێز و دەسەڵاتی پاشەڕۆژی پێکەوە بێت ئادەمیزادی بێ ئاین و دوور لە ئاین هەموو کات لەسەر لێوی تیاچون و زیاندایە بەڕاستی وتەیەکە حەق وایە بە ئاڵتون بنووسرێتەوە لە هەموو شارڕێگەکاندا و لە شەقامە گشتیەکاندا هەڵواسرێت چونکە زۆر کۆمەڵی بەرز و بەدەسەڵات ڕووخا و پێشێلکرا لە ئەنجامی بێ ئاینیەوە وجدان و ژیریە سەلمێنێک کە مرۆڤی بێباوەڕ بە کەڵکی وڵات و نیشتیمان نایەت چونکە هێزێکی تێدا بەدی ناکرێت پاڵی پێوە بنێت بۆ مەیدانی جەنگ تا خۆی بکات بە پێشمەرگەی نیشتیمان نەخێر ئەمەی لێ ناوەشێتەوە سەرڕای ئەوەیش تا بۆی بگونجێت خۆی ئەشارێتەوە سەرنجام وڵات و نیشتیمان نەدات بەدەست ئەم مەسەلەیەوە چواردەیەم دکتۆر سیل هامان زانای بایۆلۆژی ئەڵێت مرۆڤ کاتێک یاسایەکی تازە دۆزێتەوە لەم جیهانەدا ئەو یاسا تازێ پڕ بەدەم هاوارەکات و ئەڵێت تەنیا خوا دروستکەرە لەم بوونەوەرەدا دی و ئەو دیو بکات و یاسای جۆر بە جۆر دەستنیشان بکات بۆ ژیان و پاشەڕۆژی لە جیهانی زانیاریدا بە هەر لایەکدا چاو دەجێڕم بەڵگەی بەهێز بەدەست ئەخەم بۆ بوونی خوا منیش لەو باوەڕەدام کە هەموو زاناکان ئەوانیان کە وردبینی ڕاستی بوونەوەرەکەن زانیاری بە پاڵەپەستۆ بەرەو بڕواهێنان بیان هەژێنێ و بیان هێنێ و لە لیتەی باوەڕ تەسکی ڕزگاریان بکات و بیان گێنێتە لووتکەی بەرزەکەی باوەڕ چونکە مرۆڤی وربین و خاوەن بیر و هۆش بە کوێری تێناپەڕێ بەسەر جێتیدا بەڵکو هەموو کات بیر لە بوونەوەرە کاتەوە بەو هەموو یاسا سامناکەیەوە پازدەیەم دکتۆر جۆرج ئەیدڵ دەیڤز زانەی سروشتگەری ئەڵێت تا کاروانی مرۆڤایەتی بەرەو پێشکەوتن بڕوات مرۆڤ زیاتر ڕێزی باسە ئاینەکان و ئاین نەگرێت واتە تا مرۆڤ بێوچان خەریکی لێکۆڵینەوە و لێکدانەوەی بوونەوەر بێت نرخ و بایەخی ئاین پڕشنگدارترە بێت بە پێچەوانەوە ڕێکەوت و سروشتی سروش نەخۆشەکان ئەو بیر و باوەڕە ساکارەیە کاڵێت بێباوەڕی لە زانەکاندا پترە تا لە ناو کۆمەڵی مرۆڤە سادەکاندا ئەوە هیچی بەسەر هیچەوە نییە چونکە سەرژمێریەکی زانەکان کرا بۆ دەرکەوتنی ڕێژەی باوەڕبوون بەخوا سەرنجام دەرکەوت 92 زانا بەرزەکان باوەڕیان بەخوا هەیە شازدەیەم گارودی فەیلسوفی فەڕەنسی ئەڵێت باوەڕبوون بە بەرنامەی ئەم ئاینە ئاینی ئیسلام تلیاک نییە بۆ گەل بەڵکو هەوێنە بۆ ئالوگۆڕی جیهان ئێمە دەتوانین تەنها وتەی ئەم فەیلسوفە بکەین بە بەڵگە بۆ سەلماندنی ئەو ڕاستی کە ئەڵێت ئاینی ئیسلام وەک هەوێن وایە بۆ دروستکردنی خۆڕەوشتی بەرز و پەسند و ڕەوا لە ناو کۆمەڵگەدا واتە ئاینی ئیسلام شڕەقەی مەردایەتیەدات لە مرۆڤ و هانیەدات بۆ پێشکەوتن و بزوتنەوە و تارنانی دوژمن لە ناو خاک و ئاو نیشتیماندا بۆ بەدەستێنانی ژیانێکی سەربەست و ئازاد لە هەموو ئەشکەنجە و ئازارێک دیسانەوە تەنها موتێ هەوێنە بۆ ئالوگۆڕی جیهان بەستە بۆ دوورخستنەوەی ئەوانەی کە دەڵێن ئاین تلیاچی گەلا بە واتایە بەنجی مرۆڤەکات و هەست و فامی ئەمرێنێ ئەبینێ لە ئادەمیزادا بۆ ڕوونکردنەوەی ئەم داوایە نامانەوێت باوەش بکەین بە ئاەت و فەرمودەدا نەوەک بڵێن ئەوە وتەیەکی کۆنە و بە کەڵکی سەدەی 20م نایەت
بەڵکو سەرنجێکی ژیانی گارودی ئەدەین کە بەرزترین فەیلسوفی مارکسی بوو. گاردووی دوای ئەوەی ماوەیەکی زۆر لە تەمەنی بەفەلەیی بردەسەر بۆی ڕوون بۆ کە ئاسوودەیی بەختیاری و بەختیاریەکی ئەو تۆی لێدەست ناکەوێ. اینجا ئەڵی کوتایە سەر ماکرسیەتی و مادیەت دیسانەوە ماوەیەکی تری تەمەنی بەفیڕۆ بردەسەر، لەوەش هیچ زۆرە گەشە و خۆشیەکی گیانی و دەرونی بەدەست نەهێنا. بۆیە لێک شایەوە و پەشیمان بووەوە و باوەڕی هێنا بەبوونی خوا و ئاینی ئیسلامی دانا بە گەورەترین بەرنامە سەبارەت بە پێشکەوتن و تارنانی ستەمکاران لە چینی چەوساوە. هەروەها هەستا بە بڵاوکردنەوەی چەندان وتەی بەکەڵک لە گۆڤاری ئەتەلیعەی میسریدا لە نێوان ساڵەکانی 1968 و 1969 دا لە وتارێکیدا ئەڵێ مارکس کاڵێت ئاین بەرگری ئادەمیزا دەکات لە بزوتنەوە و پێشکەوتن، یان ئەڵێت چەکی دەستی ستەمکارانە بۆ چەوساندنەوەی چینی کرێکار پرۆلیتاریا هیچ زۆرە ئاگاداریەکی نەبووە سەبارەت بە بەرنامەی ئیسلام. نەخێر، بەڵکو ئەوانەی کاتی خۆی کە دەستیان گرتبوو بەسەر کلێساکاندا و مافی مرۆڤیان پێشێڵە کرد نەیان دەهێشت هیچ زۆرە پێشکەوتنێک بەدەست بێنن. ئەوانە بوون بەهۆی تارنانی مارکس و دەستە و دائیرەکەی، چونکە کاتێ بینیان بێ پسوڵەی کەنشتا ناتوانن سەربێنە ڕۆشنایی وایان زانی ئاین لە ڕاستیدا بریتیە لە ژێردەستکردنی چینی چەوساوە و بێدەسەڵات، کەچی لە ڕاستیشدا ئاین تەرازویەکی خواییە بۆ جیاکردنەوەی هەموو جۆرەستەمێک. ئینجا لە دواییشدا هەر بەو چاوەوە مارکس تەماشای ئیسلامی پیرۆزی کرد، بۆیە هەستا بە شۆڕش دژی ئیسلام و کڵێسا و هەموو بەرنامەیەکی تری ئاسمانی. گارودی ئەڵێت ئەگەر مارکس بیزانیە کە ئیسلام خاڵی سەرەتایی ئەوەیە کە چینی چەوساوە ڕزگار بکات لە ژێر چەپۆشی خوێنمژەکاندا، ئیتر بێ چەند و چوون باوەڕی ئەهێنا. فەیلسوف و زانا و هەڵکەوتو زۆرە لە جیهاندا کە باوەڕی هێنابێ بەخوا و بە چاوی ڕێزەوە تەماشای ئیسلامی کردبێ و بە یەکەم بەرنامەی دانابێت بۆ ئەوەی بکرێت بە یەکەم بەرنامەی ژیان وەک ئەمانەی خوارەوە. یەکەم وردهەلی خاوەن بیرروڕا و زانەی ماتماتیکی ئینگلیزی لە سەرەتای ژیانیەوە پەیڕەوی پرۆستانتی دەکرد. سەردەمێک بە وێڵی و سەرگەردانی مایەوە، بە هیچ جۆرێ ڕێگای بەختیاری نادۆزیەوە، لەگەڵەوەشدا بێوچان بە دوای ڕاستی داگەڕا. بۆیە هانای برد بۆ مەزهەبی کاسۆلیکی، بەراوردێکی زۆری کرد، بەڵام تووی مەبەستی خۆی نەبوو. ئینجا دەستی کرد بە دیڕاسە و لێکۆڵینەوەی ئیسلام بێ ئەوەی کەسێ تینی تێکرد بێ، بەڵێ چەند ساڵێک بەم لێکۆڵینەوەی خەریک بوو. بەرنامەی ئیسلام و ئاینەکانی تری هەڵسەنگاند و بەراوردی کردن، هەروەک فەلسەفەی ئیسلامی کێشا بە فەلسەفەکانی تردا. سەرنجام سەری لە باوەڕەوە دەرچوو، بوو بە ناوازەی وڵاتی بەریتانیا و خامەی گرت بەدەستەوە بۆ بڵاوکردنەوەی ئیسلامیشی ڕاست و ڕەوان گەیشتە پایە و پلەیەکی تەواو بەرز لە ئیسلامدا. بۆیە دانیشتوانی شاری ئەسکەندەریا پێشوازیەکی گەرمیان لێکرد و ئاهەنگیان بۆ جێرا و هۆندراوەی زۆر بە زۆری تێدا خوێنراوە کاتێ تێپەڕی لەوێوە بۆ سەردانی ماڵی خوا لە مەککەی پیرۆز. دووەم کەمالەدینی ئینگلیزی، ئەویش یەکێک بۆ لەوانەی ئاینی ئیسلامی بە شانازیەوە وەرگرتووە، سەرەڕای ئەوەش دەستی کرد بە دیڕاسە و لێکۆڵینەوەی ژیانی پێغەمبەری مەزن صلی الله عليه وسلم لا بەرزترین سەرچاوە لە ژیانی پێغەمبەردا کتێبی دانا بە ناوی المثل الأعلى في الأنبياء، وەک گەورەی و ڕێزی پێغەمبەری تێدا ڕوون کردوتەوە، هەروەک سەلماندی کە محەممەد صلی الله عليه وسلم دوا پێغەمبەر و کەسی تر نایەت دوای ئەو. ئەم بزوتنەوە ئاینێوە نەبێت تەنها وڵاتی ئینگلیزی گرت بێتەوە، نەخێر، بەڵکو شەپۆڵی گەیشتە زۆربەی وڵاتانی ڕۆژئاوا. بۆ نمونە، یەکەم دکتۆر لیوپۆلدڤایر محەممەد ئەسەد، ڕۆژنامەنووسی جیهانی نەمساوی، ئەویش دوای گەشت و گەڕانێک بە جیهانی دەوڵەتە ئیسلامیەکاندا بەداخەوە هەرچەند لە ناو مسلمانەکاندا خوڕە و شتێکی پەسەندی و تۆی بەرچاو نەکەوت تا ببێت بە پاڵپێوەنەری بۆ باوەڕهێنان، سەرڕای ئەوەش زۆرەها دواکەوتن دوور لە واقعی ئیسلامی بەدی کرد. لەگەڵەوەیشدا ئەم پیاوە بە بیری تیژی خۆی دەستی کرد بە لێکۆڵینەوەی ڕێباز و ڕەچەی ئیسلام و بەوردی بەرنامەی ئیسلامی کرد بە بێژینگدا و ئامدی و ئەودیوی کرد. ئینجا بڕوای هێنا بەخوا و ئیسلامی کرد بە شاناسنامەی خۆی. ئەم نووسەرە بلیمەتە محەممەد ئەسەد چاچی مەردایەتی کرد بەلادا و خۆڵی پیاوەتی لێ هەڵمانی و دەستی کرد بە خزمەتکردنی بە ئیسلام بە هەموو جۆرێک، بە کتێب، بە نووسین، بە گۆڤار، بە لێکۆڵینەوە و چەندان شێوەی تر. دووەم دکتۆر عەبدولکەریم جەرمان نووسەر و هەڵکەوتووی مەجەڕی وێڵی گەوهەر بوو لە دەریادا، کۆڵی نەدا تا دۆزیە و دەری هێنا واتە باوەڕی هێنا بە بەرنامەی ئیسلام. سێەم
ئیتین دینیا نەخشەکێشی فەڕەنسی باوەڕی هێنا و کتێبێکی لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم نووسی بە ناونیشانی محەممەد ڕەسوول الله. لەو کتێبەدا ڕەوشتێکی پاک و بەرزی نووسی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم و لە دواییشدا کتێبێکی تری نووسی بە ناوی ئەشقە خاصە بنووری ئیسلام. نووسار دیمەنێکی ڕاستی ئیسلامی ڕوون کردوتەوە، ئەو پڕوپاگەندانش کرابوون بە ناوی ئیسلامەوە. کوتاندنیە بە ناوچاوی خاوەنەکانیاندا. بێجگە لەمانە زۆر زانایتر هەیە دانی ناوە بەوەدا کە ئاینی ئیسلام ئاینێکی زۆر ڕێک و پێکە و شیاوی ئەوەی هەیە مرۆڤ بیکات بە بەرنامەی ژیانی لە دنیادا کەچی داخەکەم کێشە و گرێ هاتە ڕێگەیان نەیهێشت بڕوا بهێنن بە ئیسلام. لەوانە یەکەم تۆماس کارکیل فەیلسوفی ئینگلیزی و خاوەنی ئەلئەبتاڵ و عیبادەت البطوڵە کە باسێکی تێدا نووسی و بە ناونیشانی ئەلبەتڵ في سورة الرسول گەورەی و ڕاستی و هێمنی و دەستپاچی پێغەمبەری تێدا ڕوون کردوتەوە. دووەم تۆڵستۆی فەیلسوفی ڕووسی کە لە هەموو خۆشیەک بێبەش کرا لەلایەن کەنیسەوە. گوناهی ئەوە بوو کە لە نووسینێکیدا پلەی تەواوی بەرزی محەممەد پێغەمبەری ڕاوە کردبوو. سێم جان بڕوا نووسەری فەڕەنسی خاوەنی محەممەد ناپلیۆن سەما کە بە جۆرێ وەسفی پێغەمبەری کردووە لە مێژوودا هەڵی داوە مرۆڤ دەکەوێتە گومانەوە کە ئەو پیاوە مسلمان نەبوو بێت. چوارەم جۆرج بەرنات شۆ فەیلسوفی ئینگلیزی سەدەی بیستەم کە باسێکی ژیانی پێغەمبەری نووسی توانیە و پلارانەی کە لە پێغەمبەر دراون بیان کوتێتەوە بەڕووی خاوەنەکانیاندا. بەم ڕستەیە کۆتایی بە باسەکەی هێناوە کە دەڵێت ئەگەر محەممەد زیندوو بووبایەتە و لە گۆڕەکەی بەهاتایەتە دەرەوە بێگومانم کە گرێکوێرەکانی جیهانیە کردەوە بە تێکڕا هەر بە ئەندازەی ئەوەی کوپێ قاوە بخواتەوە. واتە هیچ چارەسەرێک نییە بۆ ئەو گرێکوێرانە کە ڕێگە بە ژیانی مرۆڤی سەدەی بیستەم ئەگرن بێجگە لە ئیسلام. بەرناتشۆ کاتی ئەم قسەی دەکرد و نەبێت شارەزای ڕێباز و فەلسەفەی ئەوروپا نەبوو بێت یان مسلمانەکان بەکریان گرتبێ بۆ ڕێکلام و چاو و ڕاو یان کۆنەپەرست بوو بێت. نەخێر بەڵکو بەرناتشۆ نووسەرێکی ئازاد و سربەست و پێشکەوت و خواز بووە. حەڤدەیەم دکتۆر ئەندرۆکۆنی ئیڤی زانەی فیسۆلۆژی و سروشتگەری سەرۆکی بەشی زانیاری نەخۆشی سەرجێگا لە زانکۆی شیکاگۆ ئەڵێت بێگومانم کە کەس ناتوانێت ئەو بیر و ڕایە بسەلمێنێ کە ئەڵێت خوانیە حەسەن بە سەدان لە جەڕێ بکات لە بوونی خوادا لەگەڵ ئەوەشدا ناتوانێت بە هیچ زۆرێ پشتگیری ئەو ڕایە بکات بە بەڵگەیەک کە خاوەن چێژ بێت لە تەرازووی زانیاریدا. زۆرجار مرۆڤ ئەکەوێتە گومانەوە لە بوونی شتدا بەڵام گرنگەوێ بەڵگەیەکی باوەڕپێکراو بەدەستۆ بێنێت. خۆ من زۆر گەڕام بۆ بەڵگا تا ئێستا هەر چەندەم کرد بەڵگەیەکی بەهێزم بەردەست نەکەوت کە ژیری بیسەلمێنێ بۆ نەبوونی خوا کەچی بێئەندازە بەڵگەم خوێندەوە و بەرچاو کەوت لەم بوونەوەرە فراوانەدا لەسەر بوونی خوا. مانای زانیاری و زانست ئەمدی و ئەودیوکردنی گۆشەکانی بوونەوەرە لێکۆڵینەوەکی قوڵ و فراوانە ئەویش دوای شارەزایەکی تەواو لە جۆرەکانی زانیاریدا وەک دکتۆر ئەندرۆ بەڵام بەداخەوە قوتابیەکی بەناوی جیمعین قوتابی پۆلی پێنجەمی سەرەتایی جارێ بێشەرمانە لە ناو کۆڕێکی نەخوێندەواراندا دانیشێ و ئەڵێت من ئەتوانم بیسەلمێنم کە خوانیە. جا با ئێستا قسەی ئەندرۆ زانیاریەکەی ئەم قوتابیە تازە مانگرتو هەڵسەنجێنین تا بزانین تا چ ڕادەیەک لە یەک ئەدەن. ئەندرۆ بەو هەموو شەهادانەوە کە لە جۆر بە جۆری زانستدا بەدەستی هێناوە ئینجاوێرێ دەست لە مەسەلەی بوونی خوا بدا و لە ئەنجامیشدا وەک چۆن دوو جاران دوو یەکسانە بەچار بەو شێوێ بوونی خوای لا ڕوونە کەچی بەستە زمانەکەی لای خۆمان کە خاوەنی شەهادەی پۆلی پێنجەمە دەستی داوەتە دەمبازی و بێشەرمانەڵێ ئەوەی کە ئایلێ. هەژدەم دکتۆر ئیبی کریس موریسون ئەڵێ تازە دەرگای زانیاریمان خستووەتە سەرگازی پشت لەگەڵەوەشدا هەر شتێکی نوێ بەدەست بخەین بەڵگەیەکی پتەومان دەست دەخات سەبارەت بۆی کا ڕاستە ئەم بوونەوەرە دروستکراوی ژیریەکی بەدیهێنەرە. ئەم وتەیە دەمکوتی ئەو تاوانبارانەیە کە بێشەرمانە دەڵێن. یەکەم لە جیهاندا تەنها ماددە هەیە ئیتر هیچ شێشی تر نییە. دووەم هێزێکی باڵاتر نییە لە ماددە کە چاودێری هەڵسکەوتی ماددە بکات. سێم ئەو فراوانبوون و ئالوگۆڕی لە بوونەوەردا هەیە لەو یاساوە پەیدا بووە کە بۆ جموجۆڵی ماددە هەیە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بە کورتی لاپەڕا 33
ئەگەر بمانەوێ ناوی ئەو زانایانە تۆمار بکەین کە بڕوایان هێناوە بە باسەکەمان و درێژە ئەچێشێ و لە چەندان نامیلکەی ئاوادا جێگەیان نابێتەوە، بەڵکو ئەتوانم بڵێم هەر زانایە گوتەکانی کتێبێکی تەواویەوێت. بەڵام لێرەدا ئەوەندە بەسە کە بزانین لەم دواییەدا پرس و ڕاکرا لە 1100 زانای سروشتگەری کە ئایا پێشنیارتان چێ سەبارەت بەبوونی خوا. وەرامی زیاتر لە 1000یان ئەوە بوو باوەڕی بەهێزمان هەیە بەبوونی خوا. هەندێکیان خرانە پێشچاو لەسەرەوە وەک ئەنیشتاین و فرانک ئەڵن و دەی ئیتر ئایا بەڕای تۆ دوای وتەی زاناکان کەوین یان دوای ڕۆشنبیرەکانی لای خۆمان. کاچی خوێنەر لەوانەیە بگوترێت جا بۆ ئیسلام پێویستی بەمانە هەیە باوەڕ بهێنن یان بەڕاستی ئیسلام دەرناکەوێت لەسەر زەویدا ئەگەر ئەمانە بڕوانهێنن. لە وەرامدا ئەڵێین نووسین و تۆمارکردنی ناونیشان و وتەی ئەوانە ناکەین بە بەڵگە لەسەر ڕاستی ئیسلام. بەو مانای ئەگەر ئەمانە بڕوانهێنن ئەبێ ئیسلام ڕاز نەبێت. نەخێر، بەڵکو مەبەست ئەوەیە بخرێتە پێشچاوی ئەوانە کە ئەڵێن ئیسلام دەوری خۆی تەواو کرد و ڕێگەی خۆی گرتە بەر و ڕۆیشت. التاریخ لا يعد نفسه، واتە شتێکی کۆنە و جارێکی تر بە کەڵکی ناوگەل و کۆمەڵ نایەت. بخرێتە پێشچاویان کە ئەم وتێ وتێکی پووسەڵ و بێناوەڕۆکە لە ڕووی زانست و ژیریەوە نییە، چونکە وەتە لە جیهاندا هەر ڕۆژێ کۆمەڵێ زانا سەردا ئەنەوێنن بۆ خوا سبحانه وتعالى. ئیتر کەی دەوری خۆی تەواو کرد و ڕێگەی خۆی گرتە بەر. لێرەدا کۆتایی دێنین بە نووسینی وتەی زانەکان بەو هیوایی تۆش عەقڵ و ژیریت بخەیتە کار بۆ دۆزینەوەی ڕاستی و چەوتی. بەڵام لەبەر ئەوە کە زانست خۆراکێکی دەرونیە و دەرون گەشەی پێکات، فەرموو بەیەکەوە سەرنجێکی وردی لاشەی خۆمان بدەین و بە بیرێکی تیژەوە تەماشای بکەین تا بزانین ئێمەی خاوەنژیری و هەست ئەگونجێ دەستکردی ماددە بین یان سروشت یان ڕێکەوت. بۆ ئەم مەبەستاش چەلەبی بەرگی دووە مەگرین بەدەستەوە بەشی مرۆڤ لە ژمارە وشەدا. الئینسان فی ئەرقام و کەلیمات. یەکەم دڵ. ئەم پارچە گۆشتە بە کێشانە نزیکەی 312 گرامە بێت با قەبارە ئەندازەی مستەکۆڵێکە. لە هەموو خولەکێکدا 6 تا 80 جار لێدات. لە تەواوی ساڵدا 40 ملیۆن جار لێدات. هەر جارەی 4 لەسەر یەکی ڕەتڵی خوێنە خاتە ناوخۆیەوە. لە تاقە ڕۆژێکدا 2200 گاڵۆن پڕەکات. ئەگەر مرۆڤێک بە تەواوی بژی لەو ماوەیەدا 56 ملیۆن گاڵۆن پڕەکات. دەفەرموو خۆت ناوبژی کار بە ئەم کارگەیە بەدەستمادەوە دەیت یان ڕێکەوت یان بوونەوەر هەموو بەجارێ پڕ بەدەم هاوارەکات. ئەی خوای زانا، بەڕاستیە مال و گۆڕە هەر ئیشی تۆیە، لە توانای ماددە و شتی وادان نییە. سەیری کارگەیەکی بچوو بکە، بزانە چەند کرێکاری بۆ دانراوە بۆ خزمەتکردنی. یەکێ گرزیەکات، یەکێ خاتە ئیش، یەکێ لە ئیشیە خات، یەکێ پاچێکاتەوە، هەروەها تا دوایی. سەرەڕای ئەوەیش بە ماوەیەکی زۆر کەم هەموو پارچەکانی ئەسوێن و ئەبێ بگۆڕدرێن. خۆ ئەگەر کەسیش بڵێت ئەم کارگەیە هەر لە خۆیەوە دروست بووە، وا نەبێ وەستایان دەستکردی ماددەیە. هەزارەها سوێن دەخرێتە سەر یەک کە تا ئێستا شتی وا نەبووە و نابێت. ئەی پارچە گۆشتە دڵ بێ هیچ زۆرە خزمەتێک بێ هیچ پشودانێک بۆ لە کار نەکەوت. بۆ بەشی 100,000 ساڵەکات بەبێ گریز و شتیوە هەر لە خۆیەوە بووە یان دەستکردی پسپۆڕێکی ئەڵمانی و ئەمەریکیە. دووەم دڵی پیاوێکی لە ساغ کاتێ هەڵدەستێ بە ئیشێکی گران 20 لتر خوێن فڕێدات لە وردەکێکدا. ئەم خوێنە کاتێ بەناو دڵدا دەڕوات 5 لەسەر یەکی خول و نیو ئەخانێ. اینجا لە دڵەوە بۆ سیەکان و لە سیەکانەوە بۆ دڵ 6 چرکەی پێدەچێت. سێام ئەو خوێنەی دەڕوات بۆ مێشک و اینجا دەگەڕێتەوە بۆ دڵ 8 چرکە دەبات کەچی ئەوەی دەڕوات بۆ پەنجەی پێ و دەگەڕێتەوە بۆ دڵ 18 چرکە دەبات. چوارەم لە هەر میلیمەترێکی سێجادا 5 ملیۆن خڕۆکەی سووری خوێن هەیە، واتە لە تەواوی ساڵدا ئەندازەی خڕۆکە سوورەکان دەگاتە 25 ملیۆن بە ڕێژەی 3450 مەتری دووجای سەر زەوی داگرێت. خۆ ئەگەر خڕۆکە سوورەکانی یەک تەن بخرێنە سەر یەک، بێگومان تیرەی هەموو خڕۆکەکان ئەوەندە درێژە بێت کە 6 تا 7 جار بپێچرێ بە دەوری زەویدا. پێنجەم لەشی ئادەمیزاد پێکاتوە لە پتر لە 800 ماسوولکە و 200 ئێسک. هەموو ئێسکێ قەوارەکەی ناوەندی بێت 10 بلیۆن لیمفی ماسوولکەی تێدایە. هەر ئێسکیڕان پێکاتوە لە پتر لە 30,000 کۆڵەکەی کلچی تایبەتی. شەشەم هەموو ڕۆژێک ئادەمیزاد 25,000 جار هەناسە دات. لەم کۆمەڵە هەناسەدا 180 مەتر سێجا
هەوا ڕاکێشێ 6/5 مەتر سێجا ئۆکسیجین تێکەڵ بە خوێن دەبێت واتە سێڵەکانی بەهۆی خوێنەوە ئۆکسیجین یان چنگەکەوێت. هەفتم ئیشی ماسوولکەکان بە تێکڕا هەر ڕۆژەی قورسایی 20 نەبێت. هەشتم لە گەدەدا 35 ملیۆن لوو هەیە بە فرێدانی پاشەڕۆ لە هەر 1 سانتیمەتری دووزادا 3600 مەمیلە هەیە لە ڕیخۆڵەکاندا بۆ هەڵمژین. نۆیەم پەنکریاس 2 مادە دروست دەکات، یەکێکیان پێی ئەڵێن لینجایی و پەنکریاس دەڕژێتە ناو ڕیخۆڵە باریکەوە و یارمەتی هەرسکردنی کاربۆهیدرات و چەوری و پرۆتین دەدات. دووەمیان پەیوەندە بە خوێنەوە، ناوبانجی هەیە بە دوورگەکانی لافنهارس، جەزیرات و لانفرهاس کە ژمارەیان 200,000 تا 180,000 ملیۆن دوورگەیە. ئەمیان 4 جۆر خانەی تێدایە، گرنگترینیان خانەی ئەلفایە کە لەنگەری ڕێژەی هۆرمۆن لە ناوخێندا ڕائەگرێ. خانەی نیتایشە کە پێی دەوترێت ئەنسۆلین، ئەمیش لەنگەری ڕێژەی شەکر لە ناوخێندا ڕادەگرێت. ئەوەشمان لەبیر نەچێت کە ڕێژەی شەکر لە خوێندا تەنها 1 گرامە لە هەموو لیترێکدا، بەو مانای لە هەموو خوێندا کە لە ناو دەمارەکاندا هەیە تەنها 5 گرام شەکر هەیە. ئەمیش ئەوەندە نامێنێتەوە. جگەر لینزاوی زراو دروست دەکات و هەندێک خواردەمەنیش لای خۆی کۆکاتەوە، وەکو شەکری کلۆکۆجین و مادەی ئاسن و ڤیتامین و خۆڕۆکەی سووری خوێن. دەیەم ئادەمیزاد بە شێوەیەکی گشتی ئەندازە و ئەندازەیەکی هاوچەشنی هەیە کە لەگەڵەوەشدا دوو مرۆڤ بە تەواوی لە یەک ناچن. هەر لەبەرەوەشە سروشت و هەڵسوکەوتیان لە یەک جیایە، قسەیان جیایە، پەیکەری ئێسکیان جیایە، جۆری خوێنیان جیایە. هەروەها ئەوەی مەبەست بێت لێرەدا باز بکرێت ئەوەیە کە لە تەواوی جیهاندا 5 و ناولەپی کەس لە یەک ناچن. بەڕاستی جێگەی سەرسوڕمانە. زانیاری ئەڵێت گونجان و احتیمالاتی ئەوەی کە 2 پەنجە لە تەواوی جیهاندا لە یەک بچن کاتێک کە ژمارەی ئادەمیزاد بگاتە 64 ملیار کەس. هەموو مرۆڤێک لەم بوونەوەرەدا دەفتەری تایبەتی خۆی هەیە، واتە ناسنامەی هیچ ئادەمیزادێک لە یەک ناچێت، بەڵکو هەریەکە ناسنامەی تایبەتی خۆی هەیە لەبارەی پێکهاتنی ماسوولکەکان و سروشت و دەروون و تا دوایی. بۆیە زانیاری لە سەدەی 19دا کەوتە لێکۆڵینەوە و شیتەڵکردنی جۆری پەنجەکان بۆ ئەوەی ئەگەر ڕووداوێ ڕوویدا و نەزانرا چێ بووە تەماشای پەنجەکان بکرێت، چونکە زۆرجار تاوانبار شوێنەواری پەنجەی دەرەچێت لە دەوروبەری ڕووداوەکەدا. قورئانی پیرۆزیش لە 1400 ساڵ لەمەوبەر ئاماژەی بەم کردەوەی کردووە. ئەشتوانم بڵێم زاناکان هەر لەم ئاەتەوە کەوتنە سەر ئەم شاڕێگەیە بۆ دۆزینەوەی تاوانبار، هەروەکو خودای پەروەردگار لە سوورەی ئەلقیامە ئاەتی 1 تا 4 دەفەرموێت: لا أقسم بيوم القيامة ولا أقسم بالنفس اللوامة أيحسب الإنسان أن لن نجمع عظامه بلى قادرين على أن نسوي بنانه. ساڵی 1788 میلادی زانایەکی ئەڵمانی بەناوی جیم سین ئەلفمایر وتی ڕێک و پێچی ئەو هێڵانەی کشاون لە دەست و پێی مرۆڤدا بە جۆرێکە کە بە هیچ جۆرێک دەست و پێی دوو کەس ناچنەوە سەریەک. هەروەها ناوبراو لە ساڵی 1856 دا وتی ئەو هێڵانەی لە کاتی لەدایکبووندا چۆن بێت هەر بەو جۆرە ژەمێنێتەوە تا مردن بەبێ ئالوگۆڕ، چونکە بۆ ئەو مەبەستە وێنەی دەستی ڕاستی خۆی کرد. اینجا دوای 41 ساڵی تر واتە ساڵی 1897 هەڵسا بە هەمان تاقیکردنەوە بۆی دەرکەوت کە هیچ جۆرە ئالوگۆڕێکی بەسەردا نەهاتووە. بۆیە لە ناو وڵاتاندا تەبع ئەسابیع کرا بە یاسا بۆ دۆزینەوەی تاوانبار و بێتاوان. گاڵتۆن لە کتێبی بەسمات ئەسابیعدا کە لە لەندەن بڵاوکرایەوە ساڵی 1882 میلادی ئەڵێت زۆر بەدەگمەن ڕێکەکەوێت پەنجەی دوو مرۆڤ لە یەک بچێت. بۆ ئەو احتیمالەیش پێویستمان بەوەیە کە دانیشتوانی سەرزەوی ژمارەیان بگاتە 64 ملیار کەس، واتە ئینجا احتیمالی ئەوەی هەیە کە هەردە پەنجەکە لە یەک بچن. کەوابوو بۆ احتیمالی ئەوەی کە هەردە پەنجەکە لە یەک بچن پێویستمان بە ژمارەیەکە بێ کە مرۆڤ پێی بگات. ناوبراو ئەڵێت بۆ ئەوەی کە احتیمالی ببێ کە هەردە پەنجەکە لە یەک بچن ئەبێ ژمارەی ئادەمیزاد بگاتە ئەم ژمارەی خوارەوە 976 ناقص 846 ناقص 606 ناقص 904 ناقص 921 ناقص 152 ناقص 1 جاران دەتوان نۆهەت کە ئەم ژمارەیەش زۆر لەسەر ڕووی هەستی ئادەمیزادەوەیە. خوشک و برای سەنگینم، ئەمە دڵۆپێک بوو لە دەریایەک، ئەوی تر ئەدەین بەدەست مەلەوانی تایبەتی خۆیەوە، مەلەوانێکی ژیر و بێلایەن
جاتوخوا گونجێت ئەم مرۆڤە لە خۆیەوە پەیدا بوو بێت بۆ ڕۆژێک ئەم ڕژێمە تێک نەچوو ئۆتۆمبیلێک ژیری ڕێگە نادات بڵیت لە خۆیەوە دروست بووە واتە هەرە بێ وەستایەکی هەبێت سەرەڕای ئەوەش هەر تاو ناتاوێک ئامێرێکی پەچی ئەکەوێت خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات بڕوابوون بەخوا پێویستە بۆ مرۆڤ لاپەڕا چل کەوا بوو کاچی خوێنەر با پڕ بەدەم بڵێن ئەی پەروەردگاری زانا و بینا هەر شایەنی تۆیە دروستکردنی وا سەرسوڕهێنەر هەندێک کەس وازانن کە ویژدانی ئاین و ویژدانی خۆڕەوەش بە پەروەردەی تایبەتی لە مرۆڤدا بن یان ژیانگەی فەرزیەکات لە ناو کۆمەڵدا لە وەرامیەمانەدا ئاڵین هەر چەند سەیری لاپەڕەکانی مێژوو بکەین ئەبینین کە ویژدان شان بەشانی ئادەمیزاد هەر هەبووە کەوابوو ئاین شتێکە لەگەڵبوونی ئادەمیزادا هەر هەبووە مەگەر کۆمەڵێک لە واقع لایدا بێت واتە مرۆڤ بێ ئاین لە هیچ دۆخێکدا نەسوڕاوەتەوە هەر کادوازی لە ئاین هێنابێت تووشی سەرمەسەری بووە و شاڕێگەی ژیانی هەڵە کردووە پشێوی سەری هەڵداوە لە وڵاتدا ئەوە تا ڤۆڵتێر کە باوەڕی نییە لە دیوی مادەوە هیچ شتێک ببێت ئەڵێت دانان بەخوا و پاشە ڕۆژدا دەورێکی سەرەکیە جێڕێ لە ژیانی ڕۆژانی مرۆڤدا چونکە خوا و پاشە ڕۆژ بناغەی سەرەکین بۆ دانانی یاسای ڕەوشت و کۆمەڵاتی ناوبرا وتویەتی ئەم جۆرە بڕوایە ئەبێ بە دەستەبەری دروستکردنی کۆمەڵێکی ڕەوشبەرز هەرکادەم باوەڕە لە دڵی مرۆڤدا نەما ئیتر چاوەنواڕی هیچ کردەوەیەکی چاچی لێ ناکرێت سەرنجام یاسای کۆمەڵاتی لە قوڵۆقە بێت ئاین گەورەترین چەک و هێزە بۆ مانەوەی ئادەمیزاد لە جیهاندا و بۆ پاراستن و ڕاگیرکردنی ئاڵای وڵات لە نیشتیماندا واتە هیچ هێزێکی کۆمەڵاتی و یاسایی ناگاتە پلەی ئاین بۆ ڕاگیربوون و لارەسەنگ نەبوونی خۆڕەوشتی مرۆڤایەتی بۆ ئەمە نمونەیەک ئەخەینە پێشچاوی خوێنەران لا سەرۆکی گەورەترین دەوڵەتی مادەوە کە چۆن داواکات لە گەلەکەی دەست بگرێت بە ئاینەوە ئەمەیش لە کاتێکدا بوو کە بە تەواوی خۆی پەسند پلەی دابەزی بوو لە ناو کۆمەڵگادا ویلیۆنی سەرۆکی پێشووی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەڵێت ئەگەر پشگیری ئەم شارستیانەتەمان نەکەین و بەو هێزە دەرونی و نهێنیانە ئەوە ناتوانین درێژە بدەین بە ژیانێکی ئاسوودە و هەموو کات لەسەر لێواری تیاچووندا وەساوین کەوابوو پێویستە لەسەرمان چ مەڵبەندە خواپەرستیەکان و چ ڕێکخراوە ڕامیاریەکان و چ خاوەن سامانەکان ورەمان بەرز بکەینەوە و دڵ و دەروونمان بەهێز بکەین بە کاروباری نهێنی تا وڵاتمان لێ نەسێنرێت واتە ترس دەخوا و گەورەترین شڕەقەی مەردایەتیە بۆ دروستکردنی غیرەت سەبارەت بە پاراستنی وڵات لە ئاژاوەی دژمنان بۆ مانەوەی هێمن و ئاسایش لە نیشتیماندا چونکە مرۆڤ دوور لە ئاین ناتوانێت بە ئاسوودەیی و بەختیاری بژی هەروەک یەکێ لە فەیلسوفەکانی جیهانیش دەڵێت بێ ئاین هیچ کێشێک نییە بۆ ڕەوشتی پەسند بێ ئاین تام و چێژی نامێنێ هەروەک هەست و فام نامێنێ بە بەرپرسیاری کەوابوو ئاین شتێکی سروشتی و زگماچیە واتە مرۆڤی بێ ئاین وێڵ و سەرگەردانە هەر ڕۆژەی پیاوی کەسێکە هەر تاوێ ئەڵقەی لایەکی لە ملدایە بە سادەترین بەسەرهات دنیای لێدێت بەیەکا و سەرنجام خۆی لە ناو ئەبات خۆی ئەکوژێت خۆی ئەسووتێنێ خۆی ئەدات بەدەم کارەباوە هەروەها جێگەی سەرسوڕمانی ئەم جۆرە کردوانە بۆ ئەو جۆرە کەسانە چونکە هێزێک نییە پاڵی پێوە بدەن پاداشتێک نییە بە هیوای بن لە ماوەی ژیانیاندا سەدان ئەمبەر و ئەوبەرەکەن بۆ دۆزینەوەی پاڵپشتێک تا لە ئەنجامدا لەلایەکیاندا قاچیان نەبێ بەو تەڵەوە لە ناولیتەی خۆیاندا ئاچەقن اینجا ئەمیشی چوو ئەویشی چوو بەجارێ ماڵوێرانە بێ ئەم مرۆڤە بێباوەڕا وەک مەڕی شێتی لێدێت جارێ بۆ ئەم ڕانەکە و جارێ بۆ ئەو ڕانەکە ڕائەکات تا لەو بینەدا تیا ئەچێت مرۆڤی بێباوەڕ پشتیوانی دەست ناکەوێت چونکە ئەو کەسەی ئەم ڕائەکات بۆ لای وە نەبێت لە هەموو سوچەکانی ژیاندا دەسەڵاتی ببێ نەخێر دەسەڵاتێکی خاوەن سنووری هەیە وا ڕێکەوت ئیشێکی بوو پاڵپشتەکەی نەیتوانی جێبەجێ بکات ناچارەمیش ڕاکات بۆ لای کەسێکی تر دیسان ئەگونجێت ئەویش بۆی جێبەجێ نەکرێت اینجا لەوێش ڕاکات ئەم مرۆڤە بێباوەڕا تا ماوە خۆشی لە خۆی نابینێ پەیمان و وەفای بۆ کەس نییە تا ئەستەر لەگەڵ کەسدا نییە چونکە پیاوی کۆلێرەیە ئەو لەکوێ بای بوو لەوێ شەنەکات مرۆڤی بێباوەڕ ئاوایە بێخێر و بێرە پاداش و لێپرسینەوەی پاشە ڕۆژ نەبێت چۆن ئاور بەلای گەلداداتەوە چۆن گەل و وڵات و نیشتیمان ناکات بە قوربانی خۆی بەڵام ئادەمیزادی خاوەن بڕوا بەخوا سوبحانەه وتەعالا تەنها پاڵ بەخوا وادات تەنها بۆ خوا ئەمێنێ تەنها بۆ خوا ئەمرێ
چونکە ئەو خوایە بە باڵادەسردانێ لە هێزەکانی جیهان بەگشتی ئیتر لەخوا بەولاوە سەر بۆ کەس دانانێ ئەمبەر و ئەوبەر ناکات چونکە تەنها خوا سەرچاوی ژیانیەتی و یاسای ژیان ئەگرێتە بەر ئەو شتانەی هۆی تەواوبوون و جێبەجێبوونی ئیشەکەیەتی فەراهەمیان نەهێنێ جوتیارەکە تۆکە چێنێ قوتابیەکە کۆشش و هەوڵێکی زۆرەدات فەرمانبەرەکە ئیشەکەی بەڕێکیە با بەڕێوە تا دوایی ئینجا پاڵەدات بەخواوە کەوابوو وەک دیدوهوم ئەڵێت پێویستە هەموو مرۆڤێک بڕوای ببێت بەخوا چونکە بڕوابوون بەخوا سەرچاوی هەموو ڕەوشتێکی بەرزی ئادەمیە هۆی حەسانەوە و هێمنی و ئاسوودەی مرۆڤە کەوابوو با بڵێن ئەی پەروەردگارە بڕوامان پێت هەیە هێز و دەسەڵاتت یەجگار فراوانە چونکە تەنها تۆ لە مرۆڤ گەورەتری ئیتر مرۆڤ هەمووی لە بێدەسەڵاتیدا وەک یەک وایە کەس شانی پەرستن نییە ئاسوودەی تەنها لای تۆیە تەنها لە ژێر سێبەری بەزەی تۆ داژین خوایە هێمنی و ئاسوودەی بخەیتە ناومانەوە تیشکی باوەڕ و زانست و ئیمان بەهاوێژە ناو دڵمانەوە وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بەکۆتا هات. ئەپلیکەیشنی ڕۆشنایی یەکەمین ئەپلیکەیشنی تایبەت بە کتێبی دەنجی بە زمانی شیرینی کوردی لەگەڵ ڕۆشناییدا بەردەوام ئاشنا دەبین بە تازەترین کتێب و دانسقەترین و پڕ بایەخترین کتێب لە هەموو سەردەم و بەشە جیاوازەکان ڕۆشنایی پێ بەپێی پێشکەوتنەکان و تێگەیشتنە ڕاستەکان هەنگاو دەنێت بۆ بەدەستهێنانی ژیریت لە ئێستا و داهاتوودا بەردەوام بە لەگەڵ کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە یوتیوب، فەیسبوک، تیلیگرام، وێبسایت و ئەپلیکەیشن لەژێر تێکستی لاتینی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی تێبینی دەتوانن سەرجەم کتێبەکانی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی بەدەست بهێنن بە شێوەی کاسیێت، CD، DVD، فلاش و میمۆری. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارانەوە: کۆڕک 0750 442 0872 زەین 0782 442 0872. دەتوانن پەیوەندی بکەن لە ڕێگای واتسئاپ و ڤایبەرەوە بە هەمان ژمارە. ئەپلیکەیشنی ڕۆشنایی یەکەمین ئەپلیکەیشنی تایبەت بە کتێبی دەنجی بە زمانی شیرینی کوردی.